بەڵێ دیارە بە پێی راپۆرتەکەی دەستەی کەشناسی عێراق کە ڕایگەیاندووە پلەکانی گەرما بەرز دەبنەوە. بەڵێ بۆ ئەوەی کە بزانین لە هەرێمی کوردستان دۆخەکە چۆن دەبێ، ئایا کەشوهەوا وەکو ئێستا دەمێنێتەوە یاخود پلەکانی گەرما زیاتر بەرز دەبنەوە. مەبەستمانە گفتوگۆی زیاتر بکەین بەڕێز ئاراس جەبار ئەحمەد شارەزای کەشناسی لە ستۆدیۆکانی سلێمانی کوردستان 24 ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاگاراس ئەم کاتت باش، زۆر بەخێر بیت بۆ کوردستان 24. پێشبینیەکان چیمان پێ دەڵێن بۆ مانگی ئاب؟ چاوەڕێ دەکەن کە پلەکانی گەرما لەوەی ئێستا هەیە بەرزتر بێتەوە؟ دۆسپازم کاتی ئەو بیسەراریش باشتر بێت. دیارە بە پیگەڕی ئەو پێشبینیانی کە لارە پێشبینیەکرێت کە مانگی ئاب مانگێک کە تێیدا پلەکانی گەرما کەمێک بەرزتر بێ بەراورد بە مانگی ڕابردوو. بەڵام بۆ شێوێ ناکە هەستپێکراوە زیاتر لە ڕووی پلەی گەرمیەوە لە ڕووی ئەو پلەیەوە کە حسابی وەکرێت لە مەودای ڕۆژانە و هەفتانەیە احتیمالەکە پلەکانی گەرما کەمێک بەرزتر ببنەوە. کێکە ڕاستنەها مانگی حەوت لە جیهانی وەکی گەرمترین مانگ دیرۆکێدا هاتە بناوکردن. گەرمترین مانگی حەوت بوو. لە کوردستانی کارگەریاوی چ بوو کێکە ڕاست؟ سەرڕاوی کە جیهان لە مانگی حەوتە پلەکانی گەرمای بە شێوەیەکی مێژووی تۆمار کرد لە 150 ساڵی ڕابردوودا کە تێکڕای پلەی گەرمەکەی گەشتە 17 پلەی سەدی ئەمەش بەراورد بە تێکڕای ئاسایەکەی 2 پلە بەرزترە کە پێشتر تۆماریش نەکراوە بەم ڕاژێ. بەڵام هەرێمی کوردستان و بەگشتی ناوچەکە سواز بۆ خوا لەم شەپۆلە گەرما بەهێزانە بە دوور بووە لەم مانگەیە. هاوشێوی وڵاتانی ئەوروپا شەپۆلی بەهێزی گەرما ناوچەکانمانی نەگرتەوە. بەگشتی هاوینێکی تا ڕادەیە کە توانین بڵێ ئاساییمان هەبوو لە ساڵانی ڕابردووشدا کەمە سەرڕاوی کە جیهان بەم گەرەبوونە بە شەوایەت تێپەڕیوە. بۆ ئەم مانگەش کە بێتەوە لە 4 ساڵانی ڕابردووە بە هەمان شێوە پێشبینی ناکرێت پلەی گەرما بە شێوەیەکی زۆر بەرچاو بەرز بێتەوە. بەڵام تا ڕادەیە لە چاو مانگی تەمووزە گەرمبوونێک ئەبێ گەرمبوونێکی زیاتر هەست پێ ئەکرێت. کاگاراس خۆتان دەزانن کە مانگی ڕابردوو بە پێی راپۆرتێکی نەتەوەیە گرتوەکان کە گوتی زەوی لە قۆناغی گەرمبوون تێپەڕی، ئێستا لە قۆناغی کوڵاندایە. ئەم گۆڕانکاریانەی کەشوهەوا تا چەند لەسەر هەرێمی کوردستان دەرکەوتون؟ کاریگەریەکانی چەند بووە لەسەر هەرێمی کوردستان؟ خۆتان دەزانن کەمێک بەر لە ئێستا لە هەواڵەکەمان داگوتمان کە لە عێراق پلەکانی گەرما بۆ شێوەیە بەرز دەبنەوە. ئایا لە هەرێمی کوردستان بەم شێوەیە دەبێت یان نا؟ جارە بە بژێری ناوچەکان گۆڕانکاریەکانی کەشواش جیاوازی هەیە بۆ هۆی کاریگەری ئەو سیستەمانی کە ڕووەکاتە ناوچەکان و ومنە سیستەمی نزوە باڵۆسی وەرزی هێندی ئەم ساڵ بە شێوەیەک چالاک نییە کە زۆر بەرەو باکوور کاریگەری هەبوو بێت. زیاتر لە ناوچەکانی باشووری عێراق گەرماکان بەتین بوون بۆ سەبارە بەوەش کە پلەکانی گەرما بەرزە بێتەوە لەم ڕۆژانەی داهاتووە. بەگشتی نزمبوونەوە تۆمارەکرێت بەتایبەت ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقا بەراورد بە دوێنێ ئەمڕۆ پلەکانی گەرما 4 تا 5 پلە نزمبوونەتەوە بۆ تاوەکو ڕۆژانی 6 و 7 مانگیش بەردەوامیە بێ نزمبوونەوەیە. بەڵام لە ناوچەکانی هەرێمی کوردستانە بەگشتی جێگیرە احتیمالەکە لە 6 مانگەوە هەندێک پلەکانی گەرما بەرزتر بێتەوە بە ڕێژەی 1 پلە بەجیاواسی ناوچەکان لەگەڵ ئەگەرێکیش بۆ بارانبارین. کەم بارانبارینە ساڵانە هەیە لە وەرزی هاویندا، هەندێک ساڵ دوا دەکەوێت هەندێک ساڵ پێش دەکەوێت. احتیمالەکە لە مابینی 8 بۆ 11 مانگە حاڵەتێکی لاوازی بارانبارین بەشێکی ناوچەکان بگرێتەوە بەتایبەت ناوچە شاخەیەکانی سنووری پارێزگای سلێمانی ئیدارەی ڕاپەڕین، ناوچە شاخەیەکانی سنووری پارێزگای هەولێر کە خۆی بینێتەوە لە هەورە بروسکە و ناوبەناو بارانێک ئەبارێک لەهەنێ ناوچەش ئەگەر هەیە بارانەکەش بەخۆر بێت. کێکە ڕاست ساڵی ڕابردوودا 2 ساڵی ڕابردوو یعنی هەرێما کوردستانیژی هشکە ساڵی پەیدا بوو. گەر تو ئەم ساڵە بگرێ بەرچاو یعنی مەترسی هشکە ساڵی بۆ ساڵی داهاتوو هەیە لە هەرێمی کوردستان؟ لە ساڵانی ڕابردوودا بۆی ئەو دیاردەی کە بە شێوەیەکی جیهانی کاریگەری لەسەر کەشوهەوا دروست کرد دیاردەی لارینا لە نێوەندی زەریای هێمندا هۆکارێکی سەرەکی بوو لە هاوینی ساڵی 2020ەوە بێتەوە کار بۆ شکە ساڵی لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی هەرێمی کوردستانیش بۆخوا لە مانگی سی ئەم ساڵەوە دەریا و زەریاکان بە شێوەی گشتی دەستیان بە گەرمکردنەوە کردووە. دیاردەی ئێلینۆ دەستی پێ کردو. ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە مەترسیەکانی وشە ساڵی تا ڕادەیەک نەمێنێت لەسەر ناوچەکانمە بەتایبەت لە وەرزی پاییزی ئەم ساڵە پێشبینیەکرێ بارانێکی زۆر باش لە سەر و ڕێژەیەکی زۆر لە سەرونە ماڵە بارێت لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستانە. بەم شێوەیەش احتیمالەکە مەترسی وشکە ساڵی لە ئارایە نەبێ بۆ
وەرزی بارانبارینی 2023 بۆ 2024. بەڵێ زۆر جار کاگارەزانی لە ڕابردووە گوێمان لێ دەبوودیان و دەگەر هاوینەکەی گەرم بێت چاوەڕێ بکەن زستانەکەی زۆر باراناوی بێت، ینی پێشبینی دەکەن کە زستانی ساڵی داهاتوو لە هەرێمی کوردستان بەشی پێویست باران ببارێەوە، زستانێکی باش و سارد و باراناویمان هەبێت. ینی خۆتان دەزانن ئێستا کە شوهاوە بە جۆرێک تێکچۆ لە هەندێک ناوچە لافاوە لە هەندێک ناوچە کە بەفری لێ دەبارێت پێشتر هەر بەفریان نەبینیوە، ینی کەشوهاوە بە جۆرێک گۆڕاوە کە زۆر جار شارەزان خۆشیان دەڵێن ئێمە پێشبینی و هەموو گۆڕانکاریە ناکەین. بەڵێ ئیشەڵا پشتیوان بەخوا بە گوێرەی هەموو لەکدانە و سەرنجانەی کە هەمان بۆ لەسەر ئەو پێشبینانی کە هەیە پێشبینیەکە ئەم ساڵێکی زۆر بارانایی و زۆر باش بێت لە ڕووی بارانبارینەوە و لە ڕووی بەفربارینیش احتیمالەکە لە ساڵانی زیاتر شەپۆلی بەفربارینمان هەبێت بەتابێت لە ناوچە شەقایەکانە شێوەی گشتی پێشبینی ناکرێت ساڵێکی کەم باران بێ یان مامناوەندیش بێت تەنانەت پێشبینیەک لە باران زۆر لەسەر و ئاسی ئاسایی خۆیەوە بارێت لە تەواوی وەرزەکانی کە پێشبینی ئەکرێت. بله سپاس بۆتە کێکی ئاراز جەبار ئەحمەد پسپۆرەی سەقایژ سلێمانی گەلمە دەست خۆش کاگاراس.